ئازیزان و خۆشەویستان ئەم کاتتان شاد. من شەماڵ عەلیمۆیەوە بینەری بەرنامێکی تایبەتی کەناڵی هیوان سەبارەت بە ئەو خۆپیشاندانەی ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێخرا بۆ پشتیوانیکردن لە ئازادی خوازانی ئێران و کوردستان. بۆ ئەم بەرنامەیەشێک لە بەشداربووانم لەگەڵایەکە و مێدەوارم تەندروستی باشتر بێ. بەخێراتی شەدەخان، خۆشحاڵم بەشداری لەم بەرنامە لەگەڵما. زۆر سپاس دەکەم کە سەرەڕای هیلاکی و ماندوێتی قبوڵت کرد، میواندارەی منە قبول کرد. بەخێراتی. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ گرنگیدان بە چالاکیەکەی ئێمە ئەمڕۆ لە شاری سلێمانی کە ئەنجاممانە. دەستەکانتان خۆش بێ. بەرحاڵ من باسەکە باز لەسەر ئەم خۆپیشاندانە بۆ ئێوەی عزیز بەجێڵم، بەڵام بەر لەوە پێم خۆشە بە بینەران ئاگادار بکەمەوە کە ئەم بەرنمەیە بەبێ فلیمی تایبەت سەبارەت بە خۆپیشاندانە ئامادەکرا لەبەرەوەی زۆر سەخت بۆ فلیمانە دەستی خەین. تەنها لە ڕێگەی فەیسبوک و توانیمان لەقتەیەک لەو کورد لەو خۆپیشاندانە بۆی عزیز نیشان بدەین. ئەم خۆپیشاندانە زۆر فراوان بوو، سەدان کەس بەشداریان تیا کرد بوو سەرباری ئەو کێشانی کە دواتر باسی شانەکەی لەم بەرنمەیە، بەڵام خۆپیشاندانێکی گەورە بوو. ئەمڕۆ جمهوری ئیسلامی ئێران ویستی کوردستان کە بە شانۆی تراژیدیایەکی تر بە لێدانی تۆپ و بە قەسفکردنی بارگاکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەتایبەتی کۆمەڵ و دیموکرات، بەڵام خەڵکی شاری سلێمانی بەم خۆپیشاندانە توانیان ورە و عەزم بێنەوە بە خەڵکی کوردستانی عێراق و هەروە پشتیوانی خۆیان بۆ ئەو جەماوەرە ئازادی خوازە ڕاپەڕیوەی ئێران و کوردستان نیشان بدەن. من باسەکە بۆ تۆ بەجێڵم شەدەخانم، خۆپیشاندانەتان چۆن ڕێکخست، چۆن بڕیارتاندا، چۆن ئەم کارە گەورەیەتان بڕیاردا ئەنجامی بدەن؟ فەرموو. بەڵێ، ئێمە هەفتەی ڕابردوو بوو وەکو کۆمەڵێک لە چالاکوانانی بواری مافەکانی ژنان، کۆمەڵێک چالاکوان لە بواری مافە مەدەنیەکان و چالاکوان بوارە جیاوازەکانە گفتوگۆیەکمان لە ڕێگەی گروپ وەتسئاپەوە کە خۆمان زۆربەی کاتەکان لەسەر مەسەلەکان لەو گروپانەیە مناقەشە لەسەر بابەتەکانەکەین و لەسەر داوای خاتوبار منزیر پێی باش بوو کە ئێمە کۆ ببینەوە لەسەر ئەم پرسە. ئێمە وەکو چالاکوانان دەنگ و ڕۆڵێکمان هەبێ بۆ پشتیوانیکردن لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان. کاتێک کۆبووینەوە ڕێکەوتین لەسەر ئەوەی کە ئێمە ڕاستە درەنگ بووە بۆ پشتیوانیکردنمان ئەگەرچی هەریەکەمان بەجیا لەواڵی تایبەتی خۆیەوە، چ بە نووسین بێ، چ بە شێرکردنی هەواڵ و بابەتەکانی تایبەت بە ئەو بزوتنەوەی گەلی کوردستان و گەلی ئێران بەشداریمان کردو و پشتیوانی خۆمان دەربڕیەوە. بەڵام وەکو چالاکوانانی باشووری کوردستان پێمان باش بوو ئێمەش بەشێک بین، دەنگمان هەبێ پشتیوانی خۆمان دووپات بکەینەوە. بەرنمەیەکمان دانا کە ئێمە چالاکیەکی مەدەنی بکەین بە دوور لە هەموو دروشمێکی سیاسی، بە دوور لە هەر بۆ بیر و بۆچوونێک هەر لایەنێک ویستی بێت بەشداریمان لەگەڵا بکە، بە دوور بێت لە بیر و بۆچوونی لایەنی سیاسی بۆ ئەوەی ڕێگەمان پێ بدرێ بەڕە چاوکردنی بارودۆخی سیاسی باشووری کوردستان. ئێمە هەموو ئەوانەی ئەمڕۆ لەم چالاکیەیە بەشدار بووین، دانیشتووی ئێرەین و ئاگاداری تا ڕادەیەک زۆرفی سیاسی ئێرە هەین، لەبەرەوەی ئێمە ئامانجمان دووپاتکردنەوەی پشتیوانی بوو بۆ کوردستان و گەلی ئێران. دوای ئەوە ئێمە وەکو ژنان بەشێکمان کە چالاکوانی بواری ژنان بووین، هەموو ئەزانین کە ژینە بووە مەشخەڵی ئەم بزوتنەوەیە، بۆیە بە ئەرکی سەرشانی خۆمانمانزانی ئەم بابەتە گرنگە فەرامۆش نەکرێ و ئێمەش ڕۆڵمان هەبێتایە. بۆیە بڕیاردرا ئێمە چەند ڕۆژێکە بانگەشەی بۆ ئەکەین لە ڕێگەی پێیجی تایبەتیەوە بە ناوی پشتیوانانی کوردستان و گەلی ئێران و پۆستەرێکمان بڵاو کردەوە داوامان لە نووسەر و ڕۆژنامە نووس و ڕۆشنبیر و هەموو ئەو بەڕێزانەی کە هاوسۆزن لەگەڵ کوردستان و لەگەڵ خەباتی ڕزگاری خوازی گەلی ئێران لەگەڵمان هەبن. خۆشبەختانە توانم بڵێم کاردانەوەیەکی باشە بوو لەلایەن هاوڵاتیانەوە، لەلایەن نووسەر و ڕۆشنبیر و هونەرمەندانەوە. بۆی ئێمە ئەمڕۆ لە ساتی دەستپێکردنی چالاکیەکەمان بەداخەوە
کە خەریکی هەڵواسینی پۆستەری ژینە بووین، خەریکی هەڵواسینی وێنەی گیان بەخت کوردوانی ئەو بسووتنەوەیە بووین. هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی هاتن داوایان لێکردین لە ماوەی 5 دقەیە ئێمە ئەو ناوچەیە بەجێ بێڵین و لە کاتێکیشا ئێمە شوێنێکمان هەڵبژارد بوو لە شەقامی سەهۆڵەکەی شاری سلێمانی بە دوور بوو لە قەرەباڵغی، بە دوور بوو لەوەی کە ئێمە شەقام بگرین، بە دوور بوو لە هەر پێیان نەوتن بە فەرمانی چیە؟ وەکو ناو نەهات، بەڵام وتیان ئێمە لەسەر و خۆمانەوە ئاگادار کراوین بارودۆخی سیاسی باش نییە، ئەمڕۆ ئەم هێرشانە بۆ ئێمە شتمان باشتر، ئێمەش ئیدانەی ئەو هێرشانە ئەکەین سنووری وڵاتەکەی ئێمەیان بەزاندووە، ئێمە لەگەڵ ئەوەیان، بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە لیژنەی ئەمنیمان هەبوو وەکو ڕێخەرانی ئەم چالاکیە، لیژنە ئەمنیەکەمان لە نزیکەوە قسەی لەگەڵ بەرپرسی ئەمنیا کەروتمان ئێمە زمانی ئەوە ئەکەین کە هیچ گرژێک ڕوونایە، کە هیچ دروشمێکی سیاسی، هیچ لایەنێکی سیاسی نەتوانێت ئاڕاستی چالاکیەکەمان بگۆڕێ. قبوڵیان نەبوو، ماوەی چەند خولێکێکی تریان یاینەوە کە ئێمە خۆمان کۆ بکەینەوە و ئەو ناوچەیە بەجێ بەڵین. لەو کاتەیە کە ئێمە گەرمەی مناقەشەمان بوو بە ڕێزێک لەوانەی کە بۆ پشتیوانی هات بوو ئامادەی دەربڕی بوو لەگەڵمانەوە ئامادە بوو، کەوتن مناقەشەوە دەستگیر کرا، وردە خەریک بوو چالاکیەکە تێک بچێ، وێنەکانیان لێکردەوە، پۆستەرەکانیان لێکردەوە، داوایان لێکردین ئەگەر بێت و ئەو شوێنە بەجێ نەهێڵین ئێمە لەسەر ئەم چالاکیە بەردەوام بین، ئەگەری هەیە دەست بەسەرمانکەن، ئێمە شوتمان ئێمە لە کێشەمان نییە لە دەست بەسەرکردن، بەڵام چالاکیەکی مەدەنیە، ئەتوانن لەگەڵمانە بمێنەوە پارێزگاریشمان لێ بکەن، ئەتوانن چاودێری هەموو دروشم و یاداشت و هەموو ئەو شتانە بکەن کە ئێمە لە چالاکیەکەیە بەرزی ئەەکەینەوە ئەو هوتافانەی ئەیکێشین، بەڵام ڕازی نەبوون. ئەوە بوو هەر لە سەرەتای دەستپێکی کاتی چالاکیەکەوە گازی فرمێسکڕژێنیان تێگرتین، چەند کەسێک چەند پشتیوانیەکمان دەستگیر کران، زۆر بمان لەبەر ئەوەی من بۆ خۆی دوو جار بەر ئەو دوو کەڵ و گازە فرمێسکڕژێنەکە ئەو گازەی کە بڵاویان کردەوە دوو جار برینار بووم، جاری یەکەم لە ڕێگەی خۆپیشاندەرەکان و بڵین ئەوانی کە بەشداری پشتیوانیەکە پشتیوان بوون لەگەڵمانە، ئاویان کرد بە دەم و چاوما و کۆمەڵێک ڕێنمایی کە ئەوان ئەیانزانی باشتر بوو، هاوکاریان کردم، دیسان جارێکی تر من چوومەوە ناو چالاکیەکە و لەگەڵ هاوڕێکانما بەشدار بووم، بەڵام لەبەرەوەی مەسافەیەکی کەم بە پێ ڕۆشتین و دەستمان کرد بە هوتافەکانمان کە هوتافەکانمان خۆیان لە چوارچێوەی ئەوە ئێمە پشتیوانی گەلی ئێرانین، باشوور لەگەڵتانە، ئێوە بە تەنیانین، ژینە ژیان ئازادی، یعنی شتێک نەبوو تعبیر بێ لە بارودۆخێکی سیاسی. بەداخەوە جارێکی تر هێزە ئەمنیەکان تەوخیان ناین و دەستیان کردەوە بەوەی کە دەماچەی کارەبایان بەکارهێنا، هەندێک لە هاوڕێکانمان لەوانە دکتۆرە چۆمان قاچی عەزیەتی بوو لەبەرەی بە سەیارە بەسەریا ڕۆشتن، زۆربەی چەندانەیەکی تریشمان لە ڕێخەرانی ئەم چالاکیە بە هەمان شێوە وەکو من عەزیەتیان بوو بەهۆی ئەو گازی فرمێسکڕژێنەوە. باشە مبرری ئەم دڕندەیە بوو، ینی شەدەخان دلیلیان چی بوو، بەڵگەیان چی بوو بۆ بەم شێوازە دڕندانە پێشوە ینی بەرامبەری ئەم خۆپیشاندانیان گرتووە، ینی ئەمە چ تێکدانێکی ئەمنیەتی تیا بوو، لە چ ناحەیەکەوە مەسەرەن کێشەی دروست کرده بوو بۆ کەس ئێوە سەرجادەتان نەگرتووە، ئێوە بە شێوازێکی زۆر دروست بەشداریتان کردو؟ بڵێ بەڵێ بەداخەوە کاک شەماڵ ئەتوانم بگورە ئەوە بەداخەوە ئەمە یەکەم ئەزمونمان نییە لە خۆپیشاندانایار لە چالاکی مەدەنیا. ئێمە ئەگەر ئێستا ئەم چالاکیەمان ببەسرێتەوە بە بارودۆخێکی سیاسیەوە، ئێمە جاریوا هەبووە بۆ وەکو چالاکوانانی بواری ژنان، ئێمە چالاکیەکمان ئەنجام داوە بە هەمان شێوە ڕێگریمان لێکراوە، ئێمە نازانین بەڕاستی یعنی مەترسی ئێمە ئەگەر چالاکیەکی مەدەنی ئەنجام بدەین ئەبێ لە چیا خۆی ببینێتەوە. ئێمە بۆشمان پرسیار بوو ئەوە ڕوونکردنەوەیەمان بۆ لایەنی ئەمنیە زمانی هەموو ئەوانەشمان کرد بوو کە بەشداریان کردووە، هیچ دروشمێک، هیچ لایەنگیریەک، هیچ شتێک بەکار نایە لەویا، هیچ شتێک ناوترێتەوە، تکایە ڕێگەمان بن ئیشی سەعاتێکە ئێمە یاداشتەکەمان ئەخوێنینەوە، تەنها ئەم چەند ڕسمەیە هەڵماواسیوە، هیچ کەسێکیش جگە لە
ڕێخەرانی چکە لە ئامادەکارانی ئەم چالاکیە بۆ داوامان لێکردن هیچ لایەنێک بۆی نەبێ یاداش بخوێنێتەوە بۆی ئەم گرژێ ڕوونەیە بەداخەوە چونکە ئێمە هەستمان بە بەرپرسیارەتی ئەکرد بەرامبەر بە پشتیوانان سەلامەتی گیانی ئەوانمان لە خۆگرت بوو نەمان ئەویست بگاتە ئەوەی کە مەسەلەن دەستگیر بکرێن ئازیەت بخۆن وەکو ئێمە بەڵام بەداخەوە بارودۆخەکە بە جۆرێک وای لێ بڵاویان پێکرا هەر گەڕێکێک کۆمەڵێک کەسیتیا بوو ئێمە وەکو پشتیوانان ناچار بووین ژمارەیەکمان خۆمانە کرد بە کافتریاکانە لەوێ هاوکاریمانەکرا خۆمانە کرد بە ئوتێلەکانە بۆ شوێنانی کە لەسەر شەقامی سەهۆڵەکە هەن من تا ئەو کاتی بەداخەوە نەمتوانی تا کۆتایی چالاکیەکە لەگەڵ هاوڕێکانم بەشدار بم تا کاتی خوێندنەوەی یاداشتەکە بەهۆی ئەوەی کە بارودۆخم بە تەواوەتی تێکچوو جاری دووەم و سێهەم بەر ئەو گازە فرمێسکە ڕژێنە کەوتمەوە چەند هاوڕەیەک منیان گەیاندە نەخۆشخانە و هەتا کەمێک پێش ئێستا من لە نەخۆشخانە هاتوومەتە دەرەوە بە ئومێدی سامەتی و بە ئومێدی تەندروستی باش شەدەخان من شتێک سەرنجی ڕاکێشام لەم خۆپیشاندانەیە دەرکەوتنی ژنان زۆر بەرجەستە بوو من هەر بەشێک لەو دروشمانی کە ئێستا لە ڕێگەی بەرنامەکەەوە سەرەتا پێشکەشم کرد ئەوانەی کە دەنگیان هات و دەنگیان زۆر بەرز بوو ژنان بوون واسی لێرە لە سلێمانی شەر ژنان پێشڕەوی ئەم خۆپیشاندانە بوون سەرنجەکەم دروستە دروستە ئێمە خۆشببختانە کە بینیمان ئەم ڕۆژمارەیەکی زۆر لە ژنان بوو ئەوە بەو مانایەیە کە ژنان هەتا ئێستا ئەگەر چی کۆمەڵێک لەمپەر هەبووە ئەگەر چی پێشتر چەندین گرتبوونەوە و چالاکیمان ئەنجامیاوە بەشداری بە شێوەیەکی گشتی بەشداری کەم بووە بەڵام ئەمڕۆ ژنان بەشداریەکی باشیان هەبوو بوێرانە بوون ئەوەنەی ئەوان هوتافەکانیان ئەکێشایەوە تەنانەت هەندێک لە پیاوەکان کە هوتافەکانیانە کێشایەوە دوای ئەوە هاوکار ژنەکان داوایان لێکردن کە با ئەوان هوتافەکان بەردەوام بن لە هوتاف کێشان ئەمەش بۆ مانایە کە ژنان بە تەواوەتی پشتیوانی شۆڕشی ئازادی خوازی ئەەکەن ژنان لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازیان ژنان لەگەڵ هیچ دەسەڵاتێکی ستەم و زۆرداریانە دەستەکانتان خۆش بێ شەدەخان بەرنامەی داهاتووتان چییە هیچ نەخشتان بۆ داهاتووداناوە بەنیازن ئەم خۆپیشاندانە ئەم شێوە ناڕزایانە بەردەوام بکەن شێوازی ترتان چییە بێ بۆی کەوا توێژگەلێکی فراوانتر وە خەڵکانێکی فراوانتر بەشداری ئەم ناڕزاییانە بن بەنیازی چین چ نەخشەیەکتان لە بەردەماداناوە کاک شەماڵ حتمما بەرنامە و پلانی داهاتوومان ئەبێ بەڵام ئێستا بەهۆی ئەوەی زۆربەی لە ئەندامانی ڕێخەرانی ئەم گروپە زۆربیان باری تەندروستیان باش نییە کەم تا زۆر ئاگامان لە یەکتری نیە تەنها ئەوەنە لە سەلامەتی گیانی یەکتری ئاگادار بووینەتەوە دوجار بەڵام ئێمە ئەگەری هەیە لە چەند ڕۆژی داهاتوە دابنیشینەوە جارێکی تر بە شێوازێکی تر و بە میکانیزمێکی تر چونکە بەڕاستی ئەو بارودۆخەی ئەمڕۆکە خوڵقان نەک ئەوەی چاوترسێنمانکەن بگرە ئێمە هێندەی تر سوور کرد لەسەر ئەوەی بەردەوام بین لە داکۆکیکردن لە خەباتی مەدەنی خۆمان بۆ بەدەستهێنانی ئازادی خوازی هەروەرە بەرز و سەرکەوتوو بن شەدەخان بەس من لێرە کۆمەڵێک ناوم لە بەردەستایە کامانە ئەمڕۆ دەستگیر کراون و ئازاد کراون بزانم دوای پرسیارەکەم بزانم کەسانی تریەوە ئاگادارن کە زیندانی کرابن ئێستا لە زیندانا بنەوە پرسیارێکی شاتووە لەلایەن بڵێن بینەرێکی عزیزەوە هەر ئامان پرسیارەکە ئەوانەی کە ئەمڕۆ دەستگیر کرابنەوەی کە ناوەکانی بەدەستێمە گەیشتووە شۆڕش خەدر تۆفیق نزار منزیر دیاری مححمود چالاک دکتۆر حەکیم عەبدولکەریم ئەم چوارە پێما بێ هەر چواریان پێکەوە ئازاد کراون دواتر ئەگەر چی ئازێت و ئازارێکی زۆر دراون وداخەوە من پێم خۆش بوو هەندێک لەوانە بڵێن میوانداری بکەم لەم بەرنمەیە بەداخەوە نەکرا بینەرانی عزیز کە ئەمڕۆ ئەو میوانداری و ئازیزانە بکەم تا باسی تەجروبە ئەزمموی خۆیان بکەنەوەنی کە من لێمەوە بیستن ئازێت و ئازاریش دراون لەلایەن ئاسایشێکەوە کە باشە تو ئەمرێ پێکراوە خەڵک زیندانی بکەیت و بگریت و خۆپیشانتان تێک بێ خۆ ئەمرێت پێ نەکراوە لیام دێ ئازێتیان بدەیت لە ژوورێکای لەگەڵ یا ئەگەر لینیت و دەسی لێ نەکەیتەوە ینی کەسێک نایە محاسبەتکانی بەڕاستی ئەم ئاسایشانەی سلێمانی ئایا چ پەروەردەیە کراوە ئینسانە بێن پرسیارە لە خۆی بکە بۆ ئەبێ کەسێک لە خۆپیشاندانێکی لەم بابەتەیە کە بۆ پشتیوانیکردنە لە جەماوەری ئازادی خوازی ئێران و کوردستان لەو ڕۆژەیە کە جمهوری ئیسلامی ئێران دێت خەڵکت قەسفەکە قەتڵ و عامەکە ئەوێ قەتڵ و عامیان بکە لەو ڕۆژەیە خەڵکانەگری لەسەر جادە ئەچی تەعزیبیانەدەی بۆ ئەمە کام میژدانت لەکوێ بەڕاستی
شەدەقان بێژگە لەو ناوەنە کە من خوێنمەوە ئاگاداری ئەوەن کەسی تر دەستگیر کرابێ ئەگەر دەستگیر کراونایە ئازاد کراون. بەڵێ من وەکو ئەوەی کاک شەماڵ نەمتوانی تا کۆتایی چالاکیەکە وەکوتم بەهۆی تێکچوونی بارودۆخی تەندروستیمەوە بەردەوام بم، بەڵام ئەو چوار بەڕێزە ئەوەندەی ئاگادار بم کە پێش ئەوەی من لە خەستەخانە دەربچم هەواڵم زانی کە ئازاد کراون، بەڵام بە عەزیەت دراون بەداخەوە. بەڵام بۆ هەر پشتیوانیەکی ترکە ئەمڕۆ لەو چالاکیەیە دەستگیر کرابێ و ئازاد نەکرابێ بە من زانیاری دقیقم لا نییە تا ئێستا بەڕاستی چکەوە کوتم بەهۆی تێکچوونی بارودۆخمەوە من نەمتوانی تا کۆتایی چالاکیەکە بەردەوام بم، بەڵام من خۆم تەنانەت کەسێکیان لەو بەڕێزانەی کە دەستگیر کراون دەستیم گرتبوو زۆر داوام کرد کە لە بەرپرسی هێزە ئەمنیەکان کە من هەوڵەیەم و هاوڕێکانم هەوڵەیەن کۆنتترۆلی بارودۆخەکە بکەین تکایە بە هیچ کەسێک دەستگیر نەکرێ، ئەوانیش لەوانەیە دڵیان گەرم بێ کە سوکاریان لە ڕۆژهەڵات بێ بارودۆخی ئەمڕۆی کوردستان تەسیری تێکردبێتن. بەڕاستی پێش چالاکیەکە ئێمە بەوردی متابعی هەواڵەکانمان ئەکرد بارودۆخی ئەو مناڵانەی لەو خوێندنگایانە گویان لە دەنگی تەقینەوەکانە بێ، گویان لە هێرشی موشەکەکانە بێ، زۆر زۆر کاری تێکردین، زۆر زۆر هەوڵم یعنی بە شێوەیەکی تەنانەت یعنی بەدەر لە هەموو پرۆتۆکۆڵێک و هەموو چۆن ئەڵەی شێوازکردن وا قسەمە کرد کە کەسێک بم لە خێزانەکەی ئەوان و ئەوانش کەسێکن لە خێزانی ئێمە بە زمانێکی یعنی خوشک و برایانە هەوڵممە مناقەشەیان لەگەڵ بکەم، بەڵام بەداخەوە ئەو کەسێک کە دەستی بە دەستمەوە بوو هەرچۆنێ بێ ڕایان کێشا و بردیان دوای ئەو بەڕێزانەی تریش وردە و دوای ئەوە ئیتر گرژەکان ئەوەی تر دەسی پێکرد کە بەرپرسی هێزە ئەمنیەکان وتی برادەران ئیشی خۆتان بزان و دەستکەن بە ئیشی خۆتان. یەکەم شت کە ئەوەی زۆر زۆر عەزیەتی یاین بۆ ئێمە پۆستەرەکەی ژینا بوو کە زۆر زۆر خەریکی بووین لەگەڵ هاوڕێکانمان تا هەڵمان واسی، هەمووی 2 دقە بوو کە هەڵمان واسی بوو بە شێوەیەکی زۆر ناشرین لە دیوارەکە لیان کردەوە دڕان و ڕسمی گیان بەخت کردوەکانی تریش بە هەمان شێوەمۆماندا نابوو، یعنی ئێمە بە هەموو پازداریش لەوێ بۆ هەروای ناکرد، ینی مەسەن پازدار قۆر لە سنەیەوە سنەیە، یعنی ئەوە خەڵک خۆپیشاندانەکەوانە لەوێش هەرگازی فیلمێس ڕێژە گولەی پلاستیکیە کوتەکە و دەستگیرکردنی خەڵکە چیترەکەن، ینی بەڕاستی ئەمانە نازانانی بۆچی هەڵوێستی هێزی ئەمنی ئەبێوا بێ، بۆچی مەسەلەن ئێمە وەکو لیژنەیەک چوینە بەردەمیان تکامان لێکردن کە ئێمە ئاگاداری هەموو شتێکین، ئەگەر گرژیەک دروست بوو بابێن ئێمە دەستگیر بکەن وەکو لیژنەی ئامادەکار، بەڵام بەداخەوە کارگەشتە ئەوەی کە ئیتر خۆتان لەوانەیە هەنێ ڤیدیۆتان بینێ ئەوەشمان بیر نەچێت زۆربەی زۆری ئەو کەسانەی کە لەویا بە مۆبایلەکانیان تەسووریانەکە مۆبایلیان لێ وەرگیرا ڤیدیۆکان هەموو سراوەتەوە وێنەکان هەموو سراوەتەوە مادا چەند کەسێک نەبێ کە بۆ ئاژانسە نێودەوڵەتیەکان ئیشیان کردووە لا بەلا ڕسمیان بۆ نردوینەتەوە، یان ئەگەر یەکێک لە پشتیوانان بەدزی هێزە ئەمنیەکانەوە تەسویری کردوێ دەنا زۆر یعنی ڤیدیۆ و وێنەی کاریگەر ئەخرایە بەردەم ڕایگشتی و بەردەم هەموو بینەران بۆ ئەوی بزانن ئەمڕۆ چی گوزارا بەداخەوە لەوێ. بەرحاڵ ئێمەش زۆر هەوڵماندا کە و وێنانەمان دەستکێ و فلیمانەمان دەستکێ بەشی زۆری و فلیمانە پریڤایت کرابوو لەسەر فەیسبووکەوە لە مەجاالەوە نەبوو هیچ سوودێکی لێوەربژیرێ. من داواکەم لەم ڕێگەم بەرنامەیە ئەوانەی کە فلیمەکانیان گرتووە با پەخشیکەن، خودی ئەو بڵاوکردنەوەی فلیمە بەشێکە لە چالاکیەکە و بەشێکە لەو ناڕزایەکە دەربڕاوە ئەوە پریڤاتکردنی و هەڵگرتنی و ئەمانە مەگەر بەنیازم بەلایەنیشی دیاریکراوی بدەن یاخود بیفرۆشن یا شتێوەشتێکی کێ، بەڵام ئەگەر مەبەستیانەوەی ئەم چالاکی ژیراوە بڵاویکەنەوە با پریڤاتی نێڵن بڵاویکەنەوە هەموو خەڵک بتوانێت بیبینێت و چاوی پێ بکەوێت کە چی ڕوویداوە چ هوتا پێشکێشراوە، چون پشتیوانی کراوە ئەمڕۆ لە جەماوەری ئازادی خوازی کوردستان و ئێران. من زۆر سپاس دەکەم شەدەخان، لەمە زیاتر ماندوود ناکەم، ئەزانم لە وەزعێک و دۆخێکی خراپا بووی ئەمڕۆوانە پێویستت بە ئیسراحەتکردن و پشودان هەیە. زۆر سپاس دەکەم و مێدەوارم لە بەرنامەی داهاتووترا سەبارەت بە چالاکی ترتان دووبارە گفتوگۆمان ببێ و ورەی بەرز و سەرکەوتنتان بۆ دەخوازم. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەی و ئەو پشتیوانانەی ئەمڕۆ لەگەڵمان نابوون، ئەو بارودۆخە لە گڕوتین و حەماسی کوردایەتی خۆیانی کوردایەتیان کەم نەبووەوە، هەتا ئەگەرچی منیش تا کۆتایی نەبووم بەڵام بینیم ژمارەیەکی زۆر لە پشتیوانان مابوونەوە، ژمارەیەک لە هونەرمەندان و هونەردۆستان و نووسەر و ڕۆژنامەنووس لەگەڵمان نابوون. هەڵبەت هەموو لە لای خۆیەوە هەستیان بە پرسیارەتی کردووە، هەستیان کردووە کە ئەبێت لەم ڕۆژەیە دەنگیان هەبێ
سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ ئەوان جارێکی تریش. هەر بژی دەستی خۆش بێ. زۆر زۆر سپاس. دەستی ئێوە خۆش بێ، سپاس بۆ ئێوە. بەڵێ عزیزان و خۆشەویستان، بەم جۆرە هاتیینە کۆتایی ئەم بەرنامە تایبەت و کورتەمان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕزایی ئەمڕۆ لە شاری سلێمانی، بە ئومێدی ئەوەی لە بەرنامەی زۆرترا سەبارەت بە ناڕزایی زۆرتر و چالاکی زۆرتر لە شارەکانی کوردستان بە ئێوە عزیز بگەینەوە. تا یەکتر دیتنەوەیشی تر شاد و کامەران.